هیچ کارێکی نایاسایی نەکراوە. ڕۆژی 23 حوزەیرانی ساڵی 2015 پەرلەمانی کوردستان دانیشتنی ئاسایی خۆی ئەنجامدا بۆ خوێندنەوەی یەکەم لەبارەی پرۆژەی هەمواری یاسای سەرۆکاتی هەرێم کە لەلایەن فراکسیۆنەکانی گۆڕان و یەکێتی و کۆمەڵ و یەکگرتو ئامادەکرا. بەڵام پارتی و بەشێک لە کەمەنەتەوەیەکان دانیشتنی پەرلەمانیان جێهێشت. پارتی دیموکراتی کوردستان دوای بایکۆتکردنی دانیشتنەکە تۆمەتی لایەنداری دایەسەرۆکی پەرلەمان و جەختی لەسەر ئەوە کردەوە مامەڵەکردن لەگەڵ پرسی سەرۆکاتی هەرێم دەبوایە لە چوارچەوەی سازانی نیشتیمانی بێت. لە ڕاگەیەنراوەکدا دەڵێت خەڵکی کوردستان و جەماوەری پارتی دڵنیا دەکەینەوە بەبێ سازان هیچ کەس و لایەنێک ناتوانێت تاگلایەنە بڕیار لەسەر پرسێکی گرنگی وا بدات. مامەڵەکردن لەگەڵ پرسی سەرۆکاتی هەرێم دەبوایە لە چوارچێوەی سازانی نیشتیمانی بێت. بە گوێرەی زانیاریەکان لە چەندین سەرچاوەوە پێش دانیشتنەکە هەوڵ هەبوون بۆ پەخستنی دانیشتنەکە تەنانەت هەڕەشەش لەسەر پەرلەمانی کوردستان هەبووە. بۆیە سەرۆکی پەرلەمان داوای لە قونسوڵخانەی وڵاتان لە هەرێم کرد نوێنەری خۆیان بنێرن بۆ چاودێریکردنی دانیشتنی پەرلەمان. سەرئەنجام دانیشتنەکە بە بەشداری 27 پەرلەمانتار و نوێنەری 6 وڵاتی گەورە لەوانە ئەمریکا و ئەڵمانیا و فەڕەنسا هەمواری یەکەمی یاسای سەرۆکاتی هەرێمی کورد. ئەم دانیشتنە ئاگرێکی گەورەی بەردایە دۆخی سیاسی هەرێمی کوردستان پارتی و گۆڕانی هاوپەیمانی دوورخستەوە و جیاوازی لایەنەکانی بەتەواوەتی لەسەر پرسی سیستەمی پەرلەمانی و سەرۆکاتی هەرێم دەرخست. لەلایەک پارتی هەوڵی دەدا بە سازان ماوەی سەرۆکاتی بۆ بارزانی درێژ بکاتەوە و سیستەم سەرۆکاتی بێت. لایەنەکانی دیکەش جەختیان لەسەر ئەوە دەکردەوە پێویستە پارتی ئەم کێشەیە لە ڕێگەی پەرلەمانەوە بە چارەسەر یاسایی چارەسەر بکات و سیستەم پەرلەمانی بێت. بۆیە سەرنجام دوای کۆبنەوەی 19 ئاب دۆخەکە بەبن بەزگەیشت و پارتی بێز پەرلەمانی پەخست و نەیە سەرۆکی پەرلەمان بچێتەوە هەولێر و وەزیرەکانی گۆڕانی لە حکومەت دەرکرد. ئەم کارەی پارتی نیگەرانێکی زۆری ناوخۆی و نێودەوڵەتی بە دوای خۆی دێنا بۆ هۆکاری دروستبوونی دۆخێکی سیاسی ئاڵۆز لە هەرێمی کوردستان کە تا ئێستاش بەردەوامە. بە جۆرێک ئێستا سەرۆکاتی هەرێم لە بۆشایی یاساییدایە و پەرلەمانیش بەرەو ئەو بۆشایە دەڕوات. کەسیش نازانێت کەی ئەم قەیرانە کۆتایی دێت.